ئەمڕۆ لە هۆڵی کۆنگرێزی زانکۆی سلێمانی خولی 37مین دەرچوانی زانکۆی سلێمانی بەڕێوە چوو بۆ ساڵی 2021 بۆ 2022 دیارە ئەمڕۆ 4993 خوێنکار لە زانکۆی سلێمانی بە تەواوی کۆلێژەکانی زانکۆی سلێمانی کە پێکهاتووە لە 12 کۆلێژ ئەمڕۆ خولی دەرچواندنیان ئاهەنگی خولی دەرچواندنیان بۆ ئەنجام درا. ئەوە ئاشکرایە کە زانکۆی سلێمانی یەکێکە لە هەرە دامەزراوە گرنگەکان لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراقیشە. نەمای ئەم 16 ساڵەیە بە هەوڵ و تێکۆشانی خۆم توانیم بگەم بە ئەم ئاستی ئێستا. زۆرم پێخۆشە 5 ساڵ ئێمە لە کولەی سەیدەڵە خوێنونمان کردووە. کە گەیشتمەتە ئەم ئاستە بەڕاستی بە ئاسانی ناگەیت ئەم ئاستە. هەوڵانێکی زۆریەوێ شەونخونەیەکی زۆریەوێ. هەوڵی زۆرمان ناماندوو بووین بەدەستەوە. کۆشی زۆرمان کرد. هیلاک بووین پێوەی بەڕاستی بۆیە شایستەیە و بەروپێش بچین. هەستێکی خۆشم هەیە کە دوای 16 ساڵ خوێندنم تەواو کرد بە سەرکەوتووی ئیشەڵا ناوەستم لێوە ماستەر هەیە پلەی باشتر هەیە بەدەستی بێنم کە گەیشتمەتە ئەم ئاستە بەڕاستی بە ئاسانی ناگەیت ئەم ئاستە. هەوڵانێکی زۆریەوێ شەونخونەیەکی زۆریەوێ یارمەتی مامۆستاکانم یارمەتی دایک و باوکم خێزانەکەم هەمویان. زۆرم پێخۆشە 5 ساڵ ئێمە لە کولەی سەیدەڵە خوێنونمان کردووە و ئەمڕۆ توانیمان بە سەرکەوتووی ئەو قۆناغە تێپەڕێنین و تاوان زۆر دڵخۆشم. تاوان ئاسان نییە هەوڵیەوێ ماندووبوونیەوێ بەڵام توانیمان بە ئەو هەوڵ و ماندووبوونەی کە کردمان بە سەرکەوتوانە و 5 ساڵە تێپەڕێن. منۆکو خوێندکارێکی دەرچووی بایۆلۆجی هەستێکی زۆر خۆشمەیە چونکە لە مای ئەم 16 ساڵەیە بە هەوڵ و تێکۆشانی خۆم توانیم بگەم بە ئەم ئاستی ئێستا ئینشەڵڵا داهاتوویەکی باشمەوێت. لەو 4 ساڵەیە یەکەم جار تۆزێ ناخۆش بوو چونکە چاوداخراو بوو اینجا لە پڕیتە ناو زانکۆ تۆزێ ناخۆش بوو بەڵام وردە ڕاهاتین لەگەڵ وەزعەکەیە زۆر خۆش بوو قورس بوو بەڵام ڕاهاتین زۆر. ئەوە ئاشکرایە کە زانکۆی سلێمانی یەکێکە لە هەرە دامەزراوە گرنگەکان لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراقیشە لە ڕانکینگی زانکۆکانە لەسەر ئاستی عێراق لە ڕیزی زانکۆ پێشکەوتوەکانایە کە ئەمەش بەڕای من بە تەسەووری منەکرێت لە داهاتووە خزمەتێکی زۆر خزمەتێکی گەورە بە شارەکە و بە کوردستان و بە هەموو عێراقیش بێت. 4 ساڵی پڕ لە هەوڵ و ماندوو بووم بوو بەڕاستی هەوڵی زۆرمان ناماندوو بووین بەدەستەوە کۆشی زۆرمان کرد هیلاک بووین پێوەی بەڕاستی بۆیە شایستەیە و بەروپێش بچین و بەروپێشی شوینم 4 ساڵەیە سوودمان لێ بینی لێوەی فێر بووین تەجروبەیەکی باش بوو. زانکۆی سلێمانی زانکۆیەکی باشە زانکۆیەکی خراپ نییە زانکۆیەکی باشە بە چاو زانکۆکانی ترا بەڵام ئەوش بەدڵنیایە و کاریەوێت و ئەتوان ئەکرێت زۆر باشتریش بێت داهاتوە.